دەبێ سەر قەبرم لە بۆ شیوان هەتەماوە نەفەس هەتەماوە تاو قەدم بفەرما چۆنە بێمانم چۆنە بێ ژیانم زەهرار منە ناوم خاڵس یونس مستەفایە نازناوم خاڵس ئەنتیکە لە دایک بووی قەڵای هەولێرم ساڵی 1956 لە تەمەنی هەرزەکاری و لە منداڵیەوە خولیای کۆکردنەوەی کولتور و کەلەپولی فۆلکلۆری و کارە دەستێکیانم تەبیعی لە ساڵی 60ەکانەوە هەتاکو ئێستا ئەوانە کۆ دەکەمەوە تانیم ماوەی ئەوەندە ساڵە کەلوپەلێکی دەگمەن و زۆر و دانسقە پیا بکەم لە مۆزەخانەوەیان لە ئەنتیکەخانەکەم لێرە نمایشی بکەم لە بۆ بینەران لە بۆ میوانانی کوردستان کە دێنە ئێرە لە ئەجنەبیەکان لە ئەمریکیەکان و لە ئەوانی وڵاتە عەرەبیەکان و هەتا ئەوانی بەغدای عەرەبەکان هەموو دێن ڕۆژانە پێشوازیان لێ دەکەین لێرکوانە زۆر بەم وەخت خۆی کڕیە پاراستیتم لە فەوتان ئەو شتە ڕەسەنانم نەفرۆشتیە تانیتم سەتا 50 شتەکان بپارێزم شتەکان زۆرە ئەگەر باسییان بکەم ئەوانە چکەگەر بفرۆشێ نایەتە شوێنی خۆی ناتە جێی خۆی لە بەرەوەی پاراستومە ئەوانی دیکە شتی احتیادینە با بڵێم هونەرمەندەکانەیە تابلۆیەکە دروست دەکەن بەس تابلۆ ڕەسەنەکان نافرۆشم ئەو تابلۆ تازانەیە یعنی سمپڵێکە لە شێوەی قەڵای هەولێرە دروست کراوە لە دار و لە بڕۆز و لە هەرچیبی ئەوانەماندانایە لە فەرش و مافور ئەو شتانە هەر شتێک کە هێمای کوردستانی لەسەربی هەولێربی سلەیمانیبی کەرکووکبی دۆک و زاخۆ و پردی دەلال و ئەوانە ئەو شتە ڕەسەنانەمان هەیە لێرە کتێبە دەستنووسەکانن ئەو کتێبە ڕەسەنانەیە کە لە وڵاتی خۆمان زانایەکان نووسیویانە چ قورئانی پیرۆز بێ چ کتێبە ئاینیەکان بێ مێژوویی و ماتماتیک و ئەو شتانە بێ هەموو لەلام پارێزراوە بێجگە لەوانە 5,000 کتێبی ئیمپراتۆرێتە عوسمانی ملایە زۆر شتەچی جوان و قەدیم و کۆنن هەندێک قاغزی بە قیمەت با بڵێن ئی زەمانی خۆی تاپۆ کە گوندێک فرۆشراوە ئەو گوندە تاپۆیە کە چەند کەس مۆریان هەیە لەسەر ئەو تاپۆی زەمانە عوسمانیەکانە فەرمانی عوسمانیەکانیشی لەسەر بووە بە ماندیوبوونی خۆم و بە جۆدی خۆم ئەوانم کۆ کردوتەوە کەس هاوکاری می نەکردە چ لایەنی پەیوەندیدار هیچ کەسێک لە ملیۆن زیاتر پارچەکانم هەیە لێرکوانە ئەو شتانە ئێرە چەند هۆڵەکی تێدایە پڕی ئەشیایە ئەوەندەشم من لە کۆگایەکانم هەیە چەند کۆگایەکەم هەیە پڕن ئەو ئەشیانە ئەلەوێن دەرێ دامناوە ئەو شتانە تەبیعی ئەو شتانە ئەگەر بێ لایەنی پەیوەندیدار یارمەتیمان بدە ئەلەو شوێنەی من مۆزەخانەی لێ دەردەچی تفەنگ و چەکی قەدیممان زۆرە بە دەیان بڕنۆمانەیە لێرکوانە چەکی قەدیم لە شیر و لە خەنجەر و پێچگە لەوانە دراوی کۆنمانەیە ئێمە لێرە پارە دراوی کۆن هەموو لە زەمانی با بڵێم عوسمانیەکانە و مەلیک فەیسەڵ و بە هەموو شێوە بە قاغز و بە زی و بە معدەنەکانی دیکەوە حکومەت و لایەنی پەیوەندیدار با بڵێم منەزەمەکان بێن چاویان ئەلەو شتانە بێ با بڵێن لە بۆەوەی من پاش من ئەوە تەمەن بەخۆی چییە بەخوای ئەوان هەمووی فڕێ دەدرێ ئەگەر یەکێک نەبی ئاگای لێبی ئەوە لێبێ
هەمووی فڕێ دەدرێ ئەوانە یاونە خۆ بەس مولچی من نییە کولتوری ئەو ملەتەیە من لێرە کەلوپەلم زۆرە وەلەو شوێنەکە ژێرزەمینە گەورەیە بەس کەلوپەلەکە زۆرترە لە شوێنەکەی ئەوە ئیشی من نییە هەرۆکی باسم کرد پێش ئێستا ئەوە لایەنی پەیوەندیدار ئەوە 50 ساڵە من لە بن ئەو زەویەمە لە بن ئەو ئاردەمە یعنی ڕۆژێکی یەکێک فکر چی نەکرد بلێ ئەو لە ژێر ئەو زەمینەیە بابینە سەر ئاردی چ زۆرە ئارد زۆرە چ زۆرە شوێن زۆرە تا ئێستا ئەو فکریان نەکردێ ئەو بیریان لە بۆ نهاتیە لە بۆشیان بێ نایکرد. لدرد محنتي جران ولدرد محنتي فقد جانكم قال لم حارب قال لم زين البدار بەخوای لە بۆ سەردانی هەموو چینێک دێتێ ئێرە منداڵ دێ گەنج دێ پیر دێتێ ئێرکوانە هەتا قوتابخانە سەرەتاییەکان زانکۆ و ئامادەی و ئەوانە هەندێک جار بۆ ڤیستیفاڵ و بۆ شتیوا دێن سوودمەند دەبن لە کەلوپەلەکانی من دەبن لە وێندەریدادن بێجگەلەوەی شتێکشمان لەبیر کرد برای بەڕێزم بۆ شانۆ بۆ نواندون و بۆ ئوشتانش دێن لە کەلوپەلەکانی ئێمە سوودمەند دەبن. قد عفونا كي قلد البندور سرم ببرا وشقد نسرم سري قبل نعجبم بخدا وببيغمبر عقد بدا الزاكوة قورا جانك فم خلام ولا فم خلام